عندي ئافرەت هەیە کاتێککە یەخی پیاوێکە گرن ئەڵێ وەرە لەگەڵ ماڕابێرە یاوەرە با خۆشەویستی دروستکەین کاتێککە ئەم پیاوە دەڵێ لە خوا ئەترسم غەریبە ئێوە خۆشەویست و بەڕێزن ڕێزی تایبەتتان هەیە حاشا لە ڕووی بەڕێزتان ئەڵێ تۆ پیاونی دەگە پیاویتایە وەڵامی من ئەوە نەئەدایەوە ئەوە غەریبە داوای زینای لێ ئەکات ئەڵێ من زینا ناکەم ئەڵێ تۆ پیاونیت ئەگە پیاویتایە وات ناوت بەڵێ من پیاوم شانازیش بۆ پیاوەتی ئەەکەم ئافرەتێکی ئیماندار لە ئافرەتانی پێشووی سەدەمی سەحابە و تابعین و پیاوچاکان ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێت واللهی ئەگەر کوڕەکەی خۆم جگەرگۆشەکەی خۆم لەدەست بدەم بمرێت واللهی لەوە پێم خۆشترە کە ئیمان و حەیای خۆم لەدەست بدەم واللهی جەرگم بسووتێ پێم خۆشترە لەوەی کە حەیا و ئیمانەکەم لەدەست بدەم مناڵەکەم لەدەست بدەم بۆ من باشتر و چاکترە ئەگەر ئینسان ئاوە خەمی ئیمانەکەی بوو خەمی حەیا و شەرمەکەی بوو خوای گەورە دنیا و قیامەت بەختەوەری دەکات بۆیە ئینشاءڵڵا پێویستە ئاگاتان لە خۆتان بێت خوشکە بە ڕێزەکانم برا بە ڕێزەکانم خاڵێتە لەو خاڵانە بەداخەوە ئافرەتان دەبین لەبەر دەرگا دانیشن ئەمە دیاردەیەکە لە مەنتیقە عەشایرەکان و میلیەکانە زیاتر هەیە دانیشتن لەبەر دەرگا ئافرەت بە تایبەتی ئافرەتی گەنج هەر سیارەیەک و سایەقێک لێەوە بڕوە هەر نەفەرێک پیادەیەک لێەوە بڕوە ئەوە گشتی سەیرێکە تاو ئیتر ئەم پیاوە جارێ فەقیر قاچی ئاڵەتەیەک لە شەرمە هەندی بە تەمەنیش ئەبینین بەداخەوە هەندی ئینسانی بە تەمەنیش پیاوان ئافرەتان زۆر جا گلەیی دەکەن ئەڵێن ئەو پیاوە بە تەمەنانە کە دانیشن لە بن دیوارەکان جاری وایە هەتا ئەڕۆین هەمویان سەیرمانەکەن بەداخەوە وە کچی تۆ وایە و کچەزای کوڕەزای تۆ وایە ئیمام حاجیگیان شەرم ناکەی تۆ دانیشتیتە ئاواسەی ئافرەتەکەی تا بڕۆتە بێ ئێجا تۆ فەرقت چییە مام حاجی لەگەڵ ئەو گەنجانەی کە لە لای مەکتەب و زانکۆکان ئاوەسن چاوەڕێی ئافرەتەکەن چی فەرقێک تەیە ئەوان گەنجیشن هەتا حەدێ لەوانەیە زۆر عیبە بەسەریانە نەشکێتەوە بەڵام تۆ بە تەمەنی تۆ خاڵۆی مامەی باپیرەی بەداخەوە بۆ ئەو پیاوە ژنانەی کە بەم شێوە دانیشن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیاکم والجلوس فی الطرقات ئەی پیاوەکان ئاگادار بن لە ڕێگەومانەکانە دامەنیشن داژنیشتن بە مەرجانە دانیشن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگای بە پیاوان نەداوە دابنیشن دەمەتەقێ بکەن لە هەندێک شوێنە چۆن ڕێگا بە ئافرەتانەدا ئافرەتی گەنج جوان لەبەر دەرگا دانیشێ سەیری خەڵکەکە و خەڵکی سەیریەکات ئەمە دیاردەیەکی زۆر ناشرین و ناشەرعی و حرامە بۆ ئافرەتانی بە تایبەتی کە گەنجن دانیشن لەبەر دەرگا بەڕاستی سەیری خەڵکەکەن خەڵکی سەیریانەکە لە خوا بترسن ئەم دیاردەیە واز لێبێنن نەنکت دایکت دوای کردووە تۆ لە خوا بترسە وامک ئاخر خاڵ دەڵێم خۆشەویستان ئەمڕۆ دینداری زۆر قورس بووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم طوبى للغرباء قيل ومن الغرباء قال أناس صالحون قليل في أناس سوء كثير من يعصيهم أكثر ممن يطيعهم خوشبختي بختوري بهشت رضامندی خوا بۆ ئەو کەسانە بێ پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم کە لەناو خەڵکیان غەریبن نامۆن فەرمیان کێ غەریبە لەناو خەڵکیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی کەسانێکی کەم و چاکن لەناو کەسانێکی زۆر و خراپن ئەوانەی کە بە قسەیان دەکەن زۆر کەمترن لەوانەی کە بە قسەیان ناکەن ئەوانەی کە خۆشیان دەوێن کەمترن ئەوانەی کە ڕقیان لێیەتی زۆرن بۆیە ئەمڕۆ هەر خوشکێکی بەڕێز باڵا پۆش بێ لەچک بەسەری خۆی دابدا ئابا بکات یاخود دەموچاوی داپۆشێ لە ناو خەڵکیە غەریبە ئەمڕۆ هەر کەسێک دیندار بێ و ئەهلی مزگەوت بێ ناو خەڵکە غەریبە ئەمڕۆ کەسێک لەبەر خاتری خوا ڕیشێک دابنێ ناو خەڵکە غەریبە جا خۆشبەختی و بەهەشت بۆ ئەو کەسانە بێ ناو خەڵکیە غەریبن ئەمڕۆ کەسێک بە حەیا و بە شەرم بێ غەریبە دوو لە ڕێی بەڕێستان هەندێ ئافرەت هەیە کاتێککە یەخی پیاوێکە گرن ئەڵێ وەرە لەگەڵ ماڕابێرە یاوەرە با خۆشەویستی دروستکەین کاتێککە ئەم پیاوە دەڵێ لە خوا ئەترسم غەریبە ئێوە خۆشەویست و بەڕێزن ڕێزی تایبەتتان هەیە حاشا لە ڕووی بەڕێزتان ئەڵێ تۆ پیاونی دەگە پیاویتایە وەڵامی من ئەوە نەئەدایەوە ئەوە غەریبە داوای زینای لێ ئەکات ئەڵێ من زینا ناکەم ئەڵێ تۆ پیاونیت ئەگە پیاویتایە وات ناوت بەڵێ من پیاوم شانازیش بۆ پیاوەتی ئەەکەم ئەگەر ناپیاویەک لەوە دابێت کە من زینا نەکەم قبوڵمە
کە من لە خوا بترسم. ئەزانی ئاخر شت کە ویستمان باسی کەن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باسی ئینسانی غەریبمان بۆ کە ئەفەرمی ئینسانێک لەو ئینسانانە کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوادایە ناخۆشی قیامەت نابینێ. ئەو پیاوەیە ژنێکی جوان داوای خراپەی لێ بکا بڵێ من لە خوا ترسم، من خراپە ناکەم. ئیتر با پێت بڵێ پیاو نیت، با پێت بڵێ تۆ وای تۆ وای هەرچی بڵێ با بڵێت، با پێت بڵێ تۆ ئافرەتی ژنیت، قبولی کە. ئەوە پاداشتەکەی ژێر سێبەری عەرشی خوا و بەهەشتە. هەر ئافرەتێکیش بە هەمان شێوە پیاوێک داوای خراپەی لێ کرد و ئەمش وتی لە خوا ترسم نایکەم، پاداشتەکەی ژێر سێبەری عەرشی خوای گەورەیە. ئەمە هەڵەبژێری یا جەهەنم و زینا کەرەکان لەو گەڵوانە حەشر کردی، کامیان هەڵبژێری. ئەگەر زیناکە نەکەیت و لە خوا بترسی بۆ بەهەشتە ڕۆی. ئەگەر زیناش بکەی پەنا بەخوا و تۆبەش نەکەی دوای ئەوە بمری لەسەری بۆ جەهەنم دەڕۆی، بۆ خۆت هەڵی بژێری ئەمڕۆ.